ئیمڕۆ دەیدا دیارە ڕۆژی هەڵبژاردننی گشتی لە عێراقدایە بۆ ئەنجومەنی نیشتیمانی عێراق. هەر کە دەزانێت عێراق ئێستا تەواو داڕوخاوە لە هەموو سێکتەرەکاندا. عێراقیەکان نییە، بەڵکو دەستێوەردانی دەرەشی هێز و توانای لێبڕیوە. تەمەنا دەکەین ئەنجامی ئەم هەڵبژاردنانە حکومەتێکی بەهێزی تەکنۆکرات، حکومەتێکی هاوبەشی نیشتیمانی کە لەسەر ئەساسی بنیادنانەوەی عێراق ئەنجامی لێ بکەوێتەوە بۆ ئەوەی لانی کەم ڕێگری بکە لەو دەستێوەردانانەی کە عێراقی لەبەرێک هەڵوەشاندووە لەو داگیرکاریانەی کە ئێستا هەیە و بۆ گەری کوردیش تەمەنا دەکەم نوێنەرایەتێکی بەهێز بنێرینە بەغداد و تا ئێستا ئەوەی دەبینین نوێنەرەکانی کورد لە بەغداد نوێنەرایەتی گەلی کوردیان نەکردووە، ئەرکیان پاراستنی دەستکەوتەکانی گەلی کورد نەبووە لە عێراقدا، بەڵکو خزمەتی حیزبی و بنەماڵەیی و بەرژەوەندیە تایبەتەکانی خۆیانیان کردووە. بۆیە بۆ جارێکی تریش بە هیوای ئەوەین کە ئەو جارە نوێنەرانی کورد بە گڕوتینێکی ترەوە بچنە بەغداد لانی کەم لە دەستوری عێراقدا هەرێمی کوردستان وەکەرێکی فیدراڵی چەسپێنراوە، بەڵام خەریکە ئەمە کاڵ دەبێتەوە. مادەی 140 لە بینچ و پاراستنی سنوورەکانی هەرێمی کوردستان کە لە چوارچێوەی عێراقدا ئێستا دەستێوەردانی تورکیا هەیە، هەموو ئەمانە کەس خۆی بە خاوەنی نابینێت. دوای هەموو ئەو نەهامەتیانەی کە لە سەردەمی ڕژێمی بەعس و دوجاریش داعش بەسەر عێراقدا هات، عێراق ئێستا پێویستی بە خزمەتکردنەوەیە. بۆ ئێمە تەمەنا دەکەین خەڵکی بەم گڕوتینەوە بچنە سەر دەنگدان، دەنگ بدەن بە نوێنەری ڕاستەقینە، هەم لەسەر ئەساسی کەسانی دیموکرات لە عێراقدا. عێراق پێویستی بە تێکۆشانێکی دیموکراتی هەیە، هەم وەکو گەلی کوردیش خەڵکی خاوەن هەڵوێستی نەتەوەیی بێ، تێکۆشانی نەتەوەیی نرخ و بەهاکانی گەلی کورد لە بەرچاو بگرێ، خزمەتی بکات، ئەمانە بچنە بەغداد و بە نێرایەتێکی بەهێز جیاواز لە جەولەکانی پێشووتر کە مولملانێ حیزبەکان و ڕەنگی دابەوە لە بەغدا کە هێز و توانای ئەوەی نەبوو داکۆکی لە ئەو دەستکەوتانە بکا کە بۆ گەلی کورد بەدەساتون. بۆ جارێکی تریش بانگ لە هەموو خەڵک دەکەین بەشداری لە هەڵبژاردنانە بکەن، نوێنەری ڕاستەقینە هەڵبژێرن، ئەوانەی کە خاوەن هەڵوێستی دیموکراتین، ئەوانەی بۆ گەلی کوردیش خاوەن هەڵوێستی نەتەوەی و دیموکراتین دەستێوەش خۆش.